گۆرانیش پێشکەشەوە کاکە بەهرۆز و بەختیار هەولێری و عومەر هەولێری و هەم میواناز دەکەن. وەک پەروانە سووتە لە دووری باڵاکە دێوانە مام دێکە بێوێنە و نیگاکە وەک پەروانە سووتە لە دووری باڵاکە دێوانە مام دێکەس بێوێنە و نیگاکە گومان ناکەی لە من تۆ ناسراوێ بزانە کە من تۆ ناخۆم خۆشتر داوێ گومان ناکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ ناخۆم خۆشتر داوێ وەلۆ گرت و تابەر ڕێگای دووری وا بابێ منت بیر ناماوە بۆ دەمرم من گرت و تابەر ڕێگای دووری وا بابێ منت بیر ناماوە وا بۆ تۆ دەمرم من گومان ناکەی لە من تۆ ناسراوێ بزانە کە من تۆ ناخۆم خۆشتر داوێ گومان ناکەی لە من دڵ بێ تۆ ناسراوێ بزانە کە من تۆ ناخۆم خۆشتر داوێ